سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە هاتووینەتە قەزای ئاکرێ و بەدوادا چوون لەسەر کێشە و گرفتەکانی خزمەتگوزاری ئەم شارە دەکەین. ئاکرێ کە لە ساڵی 1970 بۆتە قەزا بە بەراورد لەگەڵ شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان کە بەشێکیان ئێستا بوونەتە پارێزگا، یەکێکە لە کۆنترین شارەکانی کوردستان. بەڵام وەک دەبینن شوێنەوارەکانی ئاکرێ، خزمەتگوزاریەکانی ئاکرێ، گەشتیار ئەو شوێنانەی کە پێی دەگوترێت شوێنی گەشتیاری ئاکرێ تا ڕادەیەکی زۆر بەرەو چۆڵبوون، بەرەو داڕمانی ئابووری دەچێت. لەسەر داخوازی دانیشتوانی ئەو شارە ئێمە وەکو تیمی باسی ڕۆژ هاتووین بە دوواداچوون لەسەر کێشەکان بکەین و بزانین هاوڵاتیان چی دەڵێن و دانیشتوانی ئەو شارە خواست و داخوازیان چییە. کێشەین ئاکرێت چنە؟ گەلک کەس دەبێژن کاکە کێشەی ئێمە زێدە هەنە، تەلەفۆن دەکەن دەبێژن کاکە دەنگی ئێمە بگەینە بەرپرسان. کێشەیەوە چییە؟ خێر بێ سەرچەوە ئاکرێ جێکی میژوویە، جێکی تاریخیە. احتیمام ئاکرێ ناوەتیەدان کە بۆ کشت و کار بێت، سیاحە بێت، احتیمامی ئاکرێ نادەن. وێجا گەنجمە یە بەتاڵە، ئەوێ پێشمەرگە بێت، ئەوێ موظف بێت، خودان معاشە. معاشیشی تولاتیە عالمك جين نما كسابتي نماوە؟ كسابت نمايا يعني شول كم بويا؟ شول نيا بەڵگەت چێ ئێستا تۆ بە هەر شوێنێک برێ ینی خەڵکێک گوێویستی بی یەک دقا ئێستا کەسێک لە هەر شوێنێک دابنیشی لە هەولێر لە دووهۆک لە ئاکر چوزانم لە هەر شوێنێک دەڵێ کاکە لە هەموو شوێنێک کار نییە. چ دەڵێ لە ئاکرێ کار نییە؟ نییە لە ئاکرێ ئەیکل وە نمونە بوتەیل مەتەرەن نەجاری بەری وەخت شول یا باش بوو ئیدارە خود کرد، ئیدارە 4-5 عاملا گرید، 4-5 مالا داب خودان کرد. نوکه کابرا یلا مالا خو زیاتر پێ خودان نابید. خودان نەجارە و خودان دارە و خودان ئێشە و باشە. تۆ لێرە کەسابەتی دەکەیت، ئەوە ڕسقەت تۆ دەفرۆشی. باشە چی لێت دەکڕی؟ گەشتیار هەیە؟ گەشتیار نییە، گەشتیار نییە، نە خەلکی منتەقەیە بەس. گەشتیار خو نادەت تێرە. ئاکرێ ڕوحی گەشتیاریە کاکە ئاکرێ کە تۆ دەڵێ ئاکرێ دەڵێ کاکە ناوچەیەکی گەشتیاریە. چۆن گەشتیار نایەت؟ گەشتیار زانی کەنگی دەیەت وەختی هەنجیری خو دەکڕن و دەچن. بەس هۆتێل هەیە لێرە؟ ئوتێل نییە کاکە. هۆتێل هەیە؟ نییە کاکە تشتە نییە نا ئوتێل هەبوو مجەماعی کرد بوو جێ کوڕۆنە نوکە کەسی شوێرینیاویش قەپات کردیە. ئوتێل نییە کەسێک ناتوانانی ببینێتەوە لە ناوەڵە کەس نیە ڕوژانە دێت و دەچیتەوە. باشە ئەمە گەنجەکە باز لە کەرتی گەشت و گوزار دەکات، ینی بەڕاستی جێگای پرسیارە دەڵێ هۆتێل نییە، مۆتێل نییە. ئاکرێ یەکەکە لە شوێنە هەرە گرنگەکانی کوردستان کە لە ڕووی گەشتاریەوە ناودارە، شوێنی دەوڵەمەندی هەیە بۆ گەشتاری. چەند شوێنی گەشتیاریتان هەیە؟ زۆر هەموو گەشتیاری ناوەکانم پێ بڵێ. ناوپایەکانی زەرەکەیە گەلی زنتە هەیە. ئێستا ئیشیان هەیەوانە؟ ناوڵیشان نییە، هیچ ئیشیان دێن و دەگەڕێنەوە. چێ دێن عرب دێن، سەواح دێن، سلەیمانی دێت، لە دووک دێتن، ئەوانە دێن ئێستا دێن بەس جوما دێن ناڕاوەسن. ڕاستن دێن و دەچنە سەری گری. ئەگەر هۆتێل هەبێ مۆتێل هەبێ دەتوانن ببینێنەوە؟ دەتوانن بەسەم دەتوانم لەخوازم ببینێن دەتوانم من بڕێک لەسەر ئاکری ئەو باژارە قسە بکەم. فەرموو. ئەو باژارە دوکان هەموو قەپاتە هەموو دوکانەکان هەموو دوکانی بازاری گەورەی ئاکرێ قەپاتە چکوت لێرە دایرەی ئاکری هەموو لەو مرکزیدا بۆ یەک دایرە نەما. ئەوە پێی دەگوترێت قشڵە. هیچ دایرێک نەمایە لێرە. نەمایە بۆ بەس پێم بڕێ نەمایە، هەموو نەقلی خالی بوون. بۆ نەقل بوون. یعنی ئەو شوێنە کە پێی دەگوترێت شوێنەوار ئاکرێ بەم دیمەنە جوانە بە ناوبانگە خەریکەدا ئێستا ئەگەر ئەو کەلەیە لە جەیەکی تید بە ئێستا هەموو فندق و کەفەتێریا و توریفک چاوانە نییە. لۆ بەرهێنەر کەسێک نایە پرۆژێک وڵی دەلێن دەهێنەوە تا ئێستا شمان نەدیدی ئەوە بیان 30 ساڵ. پێم بڵێ لە ماوەی ئەو 30 ساڵە چ کراوە بۆ ئاکرێ؟ کراوە بەس ئێستا ئەو باژارە لازمە سقەت نەبووە، ئەو باژاری سەکری نییە هەموو بەردە. ینی ئەوە باژاری ڕئیسی ئاکرێ ئەم لە هەولێر بووم 10 ساڵ هەتا نەچە بن قەڵاتێک و خۆی قەڵات. ئەم 10 ساڵ دەکرد چایخانەمەچکوی دوکانی حەلاقی مەبوو. تێگەشتی ئێستا لێرە حەلاقم کرێکە دەردینی نانە.
بخۆ بڕۆیە ئەگە بخۆ بڕۆیە کەش بێ هەر باشە ینی کەسا کابراەکە نایەت یعنی نایەتە سەری ساب دوکانە نهاتە تەماشەکە هەموو بەتاڵە بەتاڵە دوکان بەتاڵ تۆ کەسابەتی دەکەی أو دوکانی تقريبا أنا بقى 25 صالة ليرة 25 ساڵ بترى خدي بيشان شول هبو نوكا شول نية نییە خدي نوكا أخي كهرباش نويدو داري كهرب دهيت 6000 هفته كل بابا بوندا جارا دويت أخي كهربي 1000 دويت یعنی تۆ 25 ساڵە کاری ساردەمەنی دەکەی لە ئێستا بێ ئیشتر نەبینی شول نية قاسي باشە بۆچی نییە ینی هۆکات چییە عالم خرچوا خوره ایرا کم ویا ایرا شول نیه کسی درمک بری که دنیا باشە ئەگەر ئێرە گەشتیار بێتە ئەم شوێنە باشتر نابێت ولا که گشتیار بید خوش بید هاوینه تیت عالم بس نه ایرا اول سیپای روز بخوبت نه تا سری هر کی بخود کشید باشە ئێوە دانیشتووی ئاکرێن باشە بەرپرسەکان گیان لە ئێوەیە باشە چیتان دەوێت ئێوە وڵا دەما بێتن ئەو باژارە بە هیچ بگوتێدا چ بکرێ ینی چ بکرێ دوو دایرە بێنە سەرێ هیچ ئیشەکە دەست پێ دەکەتەوە باش چ بکرێ او جوازك بين تيرا جوازات جوازك بلا بين تيرا دا جوازات بێت كل بلا او دايره باسبورتي بين تيرا ئاوەدانی تێدانی مرکزێکی شورتای بین دۆنە تێرەدا دایرێک حکومی دایرێک دو بین دۆنە تێرەدا ئەگەر ئەو شوێنەوار ئەو جێن مێژووی بێتە ڕووخاندن لە ئاکرێت چ دمینێ جوانی ئاکرێت دمێنێ نامینێت ئەوە قشلێ مهمە هەمووی تێک چووی هەموو تێک چووە ینی ئاوەدانی جارێکی دن نییە نۆژەکردن نییە نییە ئەم حەزکەین تۆرەخدی نیبیتەوە ئەمە کەلەیە قشلەیە باتەلە قشلێ سەرێگیری کەلێک جێتە سیپایە کۆنیزارکە بێخدۆنن خەمی دانیشتوانی ئاکرێ خەمێکی گەورەیە دەڵێن کاکە شارەکەمان شارێکی مێژوویە ینی لە کەسابەت لە ئابووری لە شوێنەوار لە بنیادنان لە هەموو شتێک ئێمە لە پێش شارەکانی دیکەی کوردستانین لە بەشێکی زۆریان نانی لە پێشەوەی ئەوان بەڵام دەڵێ ئێستا شارەکەمان خەریکە کاول بێت هۆکارەکەش بۆ ئەوە دەگەڕێنەوە دەڵێن شارەکەمان بەڕاستی کەسێکی تێدا نییە کە خەمی تێدا بخۆ بەڵگەشیان بۆ قسەکانیان چیە ئەم ڕێزە دوکانەی دەبینن کە لەقەت ئەو چیایەیە ئەمە قشلەی کۆنا ئەم ڕێزە دوکانە بەشی زۆری داخراوە کرەی یەک دوکان لەم ڕێزەدا وەکو خۆیان باسی لێوە دەکەم بەشێکیان کرەی مانگانەی 100,000 دینارە دێمە ئەم دوکانە ئەمە دوکانێکە لەگەڵ شەربەت فرۆشەکە چەند دوکانێک ماون لێرە کار دەکەن وەکو دەبینن بەرهەمیان زۆرە ماندوو نەبی بەرهەمیان زۆرە ئاکرێ بەچی دەوڵەمەندە کاکە ئاکرێ بەڕاستی شارێکی دەوڵەمەندە لە زۆر ڕۆ دەوڵەمەندە لە ڕووی کوشتتوکاڵیەوە دەوڵەمەندە باشتری قەزوان لە چێە لە ئاکرەیە باشترین برنج لە چێە لە ئاکرەیە باشترین هەنجیر لە چێە لە ئاکرەیە ترێ تەحین ئەمانە هەمووی بەرهەمی ئاکرێن ئەم بەرهەمە جوانە تێ بازارت نییە بازارت نییە دەربنێت خەڵکی دەورنێت تا لەلی مەکڕیت یعنی تۆ ئەدیمادی کولی تۆ لەسەر دەرەوە لەسەر گەشتیارە گەشتیار نەوێت تاکرێ نای باشە خەڵکیش دچتە سیپای هەندا باشە ئەمە برنجی ئاکرێ بەێ ئاکرێ ئەوە چلۆی بە چەندەم برنجە بە 2000 دینار چلۆی برنجی ئاکرێ لە ناو ئاکرێ بە 2000 بازارشت نییە ناوەڵ بۆچی گەشتیار نێتە ئێرە دەچە بیت نایگەشتە باشە پێم بڵێم دوکانانە بۆ قەپاتکردیان نەشون کرێ بدەن کریان پێ نادرێت ئێستا کرێەکەی تۆ چەندە 100,000 پێت دەدرێت ناوەڵە ئەوە شت پێ نادرێت ئەوە شت پێ نادرێت باش ئەمە سماقە ئەمە سماقی ئاکرەیە بەێ باش ئەم سماقە چەندە ئەوە 3000 3000 سماقی خۆمان بەێ خۆمان نافرۆشری ناچیت ناچیت هەروەڵ ینی شەقام نییە شەقام نییە مشک ینی جادەنینە نه جادە هەیە بەس سەوەڕێ مۆزە نەشن من ئەم
بازاڕی دەیبینن ئەمە یەکێکە لە کۆڵانەکانی بازاری قەیسەری ئاکرێ لێرە ینی زیاتر لە 300 دوکان هەیە کە دانیشتوانی ئەو شارە دەڵێن تەمەنی ئەو بازاری قەیسەریە چی کەمتر نییە لە بازارەکانی دیکەی هەولێر سلێمانی چوزانم دەڵێن 300 ساڵ زیاترە بازارێکی لەم شێوە هەیە پێی دەگوترێت بازاری قەیسەری بەڵام گلەییان هەیە دەڵێن تاوەکو ئێستا ئەو بازارە جوانە هەیە لە کۆی 300 دوکان زیاتر کەمتر زیاتر لە 100 دوکان داخرا وەکو ئێستا دەیبینن کاک دلێر کاک جبرایل لەگەر دەرگای ئەو قەپەنگانە نیشان بدات داخراون ئەرێ بەڕاست ئێوە خەڵکی ئەم شارە قوربان یەکەم جار خێر دێن سەر وەک کەنۆلی 24 ڕەوشەنی ئەو چۆوانەنە ئەرێ وەڵ جەنابەت زۆر یعنی مرۆڤ هەندێک بوتەبێژیت هەر مەمنونم سپاس بنسبت بازار آکرێ سری قدیم آکرێ سری نه قدیمه آکرێ ئەسلە باش کۆبرە صاحب دوکانە صاحب ئیجاری دەد ئەوە کەرم کە لێرە هەر بەیانێت تا بیتە شەو ئەوە دانیشتی باشە هۆکار چییە بۆ ئاکرێ شارێکی جوان ناوبانگێکی باش گەشتیار کوشتتوکال هەمووی هەیە بە خۆت بکەم گەشت و گوزار دێتن هونە بۆ شوێنێکی چێکن ساکی گەورە لە پۆسەکان و گەشت و گوزاران لەوێ لەو لای گەڕەکەک هەیە ینی ڕێگا نادرێت گەشتار بێتن ڕێگای نییە بە پێیان بێت حاجی گیان تۆ پێم بڵێ تەمەنێکت هەیە چەند ساڵە دوکانداری ئەمن ئەوە لاپتە و 5 هاتیمە و لێرە ئەم پێشمەرگە بووم بۆ شۆڕەچای لوتێک ئەم نۆتمەوە باشە لەو کوولۆنەمە ئەو چەند ساڵە تەمەنی ئەو قەیسەریە وەڵە بڕۆ 300 ساڵ خۆرێ جێگەی زورە فەرەوانە بازارە هەمونە ئێستا قەسە لە خۆرێ بە 20 دەفتەریە ئەلێرە جێکی گەشت و گوزارە بە 5 وەرەقەیە کەوایە چۆڵکردنی ئێرە لە قازانجی ئەوەیە؟ چولکردنی لێرە هەگەر حکومەت بێت بکەن ئەو مەرکەزە نوژەم بکەتەوە 2 دۆیرە 3 دۆیرە بێنەوێ ئەو بۆزەڕە ئیج دەکەتەوە ئاسانە کچارە سەری چۆرە سەری ئۆسۆنە بەس نۆکەن. بەشی زۆر لە دانیشتوانی قەزای ئاکرێ گلەیی لە نوێنەرەکانی خۆیان دەکەن لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق کە شتێکی ئەو تۆیان نەکردووە بودجەیەکی باش بۆ ئەم شارە تەرخان بکرێت ڕاستە قەیران هەیە لە هەموو ناوچەکە لە عێراق لە کوردستان بەڵام بە بەراو لەگەڵ قەزاکانی دیکەی کوردستان خەڵکی ئاکرێ دەڵێ ئەو بودجەی بۆ ئێرە تەرخانکراوە یەکجار کەمە گلەیەکانیان لە چ پێکاتوە تەواو نەکردنی پرۆژەی ئاوی زێ کە نزیکەی 10 ساڵ زیاترە ئەو پرۆژەیە ماوە دەڵێ ئەو پرۆژەی گرینگە چارەسەر بێت نەبوونی جووساید لە ئاکرێ کە سیمای شارێکی پێشکەوتوو نابەخشرێت هەروەها باس دەوە دەکەن دەڵێن لە ئاکرێ پارکێک نییە پارکێک دروست کراوە پارکی شارۆچکەیەکی بچووکە ینی لە شارێکی گەورەی ئاکرێ ناچێت لەگەڵ ئەوەشدا حکوومەت 7.5 ملیار دیناریشی بۆ تەرخان کردووە ینی حکوومەت پارەشی بۆ سرف کردووە بەڵام پارکەکە وەکو پێویست نییە نەبوونی کتێبخانە ینی بڕوا بکەن لە ئاکرێ شارێکی ئەوەندە کۆن قەزایەکی ئەوەندە کۆن کتێبخانەی تێدا نییە دەڵێن لە یەک لە قەزاکانی کوردستان بودجەی مانگانە 300 میلیۆن دینارە بەڵام بۆ ئاکرێ 60 میلیۆن دینارە پشتگوێ خستنی کەرتی کوشتتوکاڵ وەکو باسمان لێوە کرد خەڵکەکە دەڵێ کاکە برنجی کوردی ئاکرێ بە ناوبانگە هەنجیر ترێ سماق گەنم جۆ بەرهەمی ئاژەڵی هەنار هەنگوینی چیا پەتاتە تەماتە هەموو لە ئاکرێ هەیە هەروەها دەڵێ بە پێی شوێنی جوگرافیا ئاکرێ کەوتۆتە نێوان سێ چیاوە پێویستی بە چەندین بەنداوە ینی شوێنی گەشتیاری تێدا زێدەتر بکرێ وەکو بەنداوی گەلی زەنتا پرۆژەی بەنداوی باکرمان کە لە ساڵی 1940ەوە بنیادراوە دەڵێ ئەمە پێویستی بە بەنداوی دیکە و نۆژەنکردنەوەی بەنداوەکانی دیکەیە نەبوونی میوانخانە هۆتێل لەم شارەدا کە پشت بە گەشتیاری دەبەستێت ئەمە گرفتێکی گەورەیە نمونە دێنینەوە لە 23 2019 ئاکرێ ئەم شارە
پێشوازی لە زیاتر 7,000 گەشتاری کردو ئەمە دەستەی گەشت و گوزار باسی لێوە دەکات بەڵام ئەم شارە بەهۆی نەبوونی هۆتێل و مۆتێل نەیتوانیوە میوانداری 500 کەسیش بکات یعنی شوێنی 500 کەسی نییە ئەگەر گەشتارێک بێوێ بمینێتەوە شوێنی 500 کەس لەم شارەدا نی. ئەمە خانی خۆتە؟ بله سیدا بخونیم. چۆنە بە بەرچا دەکەی؟ خودی سیدا بر بخونه که کافتی بو ما اینو که بجرم لوچمنتو و میجوره گودی که شیوازه تراز قدیم چت کم به شیوه نیه. یعنی بو خود. بخوما بله. ای شهروانی دله یعنی قانونی که بله نبی رشوه بلوک بکار. بله بله مرجی شهروانی اول لازم به بردی چه بکی. بس استا. بله ما بلوکه ما. آخر سیدا زنی سو قدیم چکرا. بریاره که در. همش بلوکه. بله سیدا. است حالی حاضر قانون شهروانی دله نبی تو به بلوک چای بکی. بله مرجی اجازه بینا پنادره اگه ببرد چه نکره. برد بویت مرجیه. بله بله. باشه است ایره برای چولوانی و درمانده چه بو. خودی سید هوری کوری نیه وقتی که بلدی پورا دانما متر 150 دینار 2011 در کف بریاره شهروانی بس نوکاجی اولوتی پورا نینا موچانی و بریاره که رو گرتیا. خو مرجی که اول لازم تو ببردی چه بکی جا تعاده که پدرس دکم. باشه خوی لهمو دنیای گرانترین شوێنواریە ئەلێرە بۆ هەرزانە بە چەندە خانووەک ئاردێک بە سید عرض هەیە بە 5 وەرەقە بە دەفتەرێکی بە 40 وەرەقەی بە 5 ئەوایە یعنی بە 50 وەرەقە تۆ دەتوانی عرض بکڕی بەلێ ئاردێک بکڕی بەس لە باشترین شوێنەواری ئاکری لەو قەت لەسەرەوە سەدە بە دەفتەرێکی هەیە لەسەرەوە بەڵام بیتە خوارەوە چەند بێتە خۆری هەرزانترە هەتا ئاخر حەدی خدای لێرە هەیە بە 40 وەرەقەی فروشت چەند مەتر 98 مترە 98 متر لە ناوچەی شوێنەواری ئاکرێ بە 40 وەرەقە تۆ ئاردێک دەکڕی ئاردێک دەکڕی بەڵێ باشە ئێرە بەرەو ئاوەدانی دەچێ یان بەرەو تێکچوو خودی سەیدە بۆشە عەداڵەتێکی بۆشە بەس هەستێ بریارەی پۆرە ڕاوەگرتیە شۆرەوانی ئەگە بژن بچێک ئێهمال بووە ئێهمال بووە یعنی بەرەو ڕوخان دەچێت بەڵێ ئێوە دانیشتوی و ڕەسەنی ئاکرێن من دەبینم ناوچە شوێنەوارەکانی ئێوە خەریکە وەکو ئەم شوێنەی دەبینم وێران دەبی چۆڵ دەبی بۆ چۆڵی دەکەن ژیان تێدەنەما کەسەبەت تێدەنەما خەلکی ئۆکرێت ڕاستن تێدەنەموینە بۆ خەرێک چون کەسەبەت نە ژیان تێدەنەمەوە هەموو وەکی شێمی بێتە وۆستە کۆریا و غەدر باردو مەحەلە ئۆکرۆسەیتی دەکەن چون مەسئولێت مەزن بۆ هەردوو مەحەلۆ نەموین غەدر دەکری لەم گەڕەکە بەلێ ڕاستە غەدر دەکەن چونکە بجبێت چۆن ئەگەم بەڕکێنێ ئۆکرێ و خۆرێکە میژین ئۆکرێمە جەما و کۆلە ڕزگۆری 11 ئێلول کۆلۆ مەشروعات مەزنی زەخمی استراتیژی بۆ تێنەچێکردن بوومە سەبکەک نوێتەڤەکردن بوومە چۆر دەرەس کۆچێنەوەکە یعنی داوەشتان کردووە هزار جەمە داوا کردی چونە قۆیمە چونە شۆرەوەنیە چونە دەستگۆیت حەزبی چۆن ئیستیفۆدە باشە بەڵام کاکە جوانی ئاکرێ ئەم شوێنەوارەیە گەلێکی جوانە باشە ئەوە خەریکە دەڕوخێ بۆریۆتە بێت ڕوشنی هەزگارە قۆیمە ئەگەی بێژنێکی ئالەمە بێتە دوو کاڤلێرە هەیف نییە 15-20 مۆرێت ڕاستەنە خەلکی ئۆکرێ نەچنە دوو کاڤلێرە بەس مشکلۆمە سەرەکی ئێرە چیە؟ چ دەویران ئێرە نهێلۆنەوە خەلکەکە خرچ و ڕەخی خۆرێ ئەبێت مستەویت ئەبێت نوکە دوکۆنێت و خلت برینە خۆرێ یعنی هەر هەردوو محەلە گۆرە بۆ چستەوە محەلە کەبنۆرێت ئۆکرێنە خەرە و سەیدۆ گوتی ڕۆشنبیری تێدۆ بین پێشمەرگێ تێدۆ بین شەیدی تێدۆ بین باشە بەس لە هەمی شارێک ماستەر پلان هەنە ماستەر پلان بۆ ئەو باژێڕینە بۆ ئەو شوێنەوارنینە ئەولی هەبوو حکوومەتی تەخسیری نەکرێت تۆ 2012 تدۆیە هەر 5 مترۆ خۆنی ئەوۆت کرد مێتە 150 بەس پشتینگی شەڕێ داعشێ چێ بۆ قەیران چێ بۆ هەرێمێ گەلبەختۆ ئەف چەندە هەتۆنوکە یعنی چ بەحس نوێتەکرد پۆرە هۆتیارۆ کرد بەس ئێرە دۆ مشکلۆ سەرێکی چیە یعنی نوکەڤە مرکز ئێرە هەبوو دۆیرەکینۆ بۆ ئێرە جەوۆز بوو ئۆن دۆیرە کودی بوو دۆبچەک بۆ ژەرێمە حیبیتەوە باشە گلەیتان لە نوێنەرانتانە لە پەرلەمانی کوردستانیانەوەی عێراقیش هەردووگە باغدا ئەم هەر نۆبینین چ شکلەوە ئی بەغدا نابین باسی لەگە تەلەڤیزیۆنیشدا ئەم نۆبینین و پۆغ بن
يعني نا آخر نگه نتشتاق دهن وقت بون تی خب دهن مونت عالمه و دید هو کنیا بونگو هو کنیا يعني خرد هندك تشتود بيجن خيالي ناوى قديكش لپەرلەمانتارەکە ناتونەتە ناو خەڵک باسی کێشەیەوە بکەن یان بڵێن کێشەتان چییە؟ نه ابد ابا ایک نمونه ابا مولا ایک لاندون پارلمانت ما بود کردستانه ام شوینه حتی نو کنوت یا بس بری انتخاباتا خود یا در شاید بجم لیره نما دکتۆر بێکەس ئێوەکو نوێنەری بەڕێوەبەرایەتی شوێنەوار لە ئاکرێ چۆن تەمەشای ئەم دۆخەی ئێستای ناوچە شوێنەوارەکانی ئاکرێ دەکەن هەم گەڕەکەکان خەریکە چۆڵ دەبێت هەمیش سنتەری شارق ینی قەیسەریەکە ئەمەش قشلەکەیە خو آکر دولمان در بجه شینواری و کلتوری اکل وانجا افغانیان کورن افت کاتی ناواکرن به شوکی هرمی و هر واسه اف مینا قشل اف جه کنو کم تداله بمخابنی و اف جه چندین جاران ما نصرا و آراسته وزارت شهروانی کرینه کو اف جه بهنه نوجان کرن بخوش حالی و هندک الوان پروژه ما دست بکار بون مینا اف قشل آکر کو هاتی نوجان کرن سال 2010 لی اف کودانین آبوریم سری هرم کردستان هاتی نکرن هاتی راوستاندن و هر واساش پروژه کی دی اجلای شهروانی آکر دست بکار بو سالان 2013 که نزدیک سالانه 205 میلیون دینار هات مزاختن بونو جان 250 میلیون دینار ترخان کرا بو بله هندی خانوشمان بینی آودان کرا و تولا پیشودا بلام دکتور یعنی اما دزانی قیرانه پاره نیه حکومت دالکا که خریکه به حال حال اگر متصدابین بکن لماوی چند مانگیک دا بلام قصی من لسر اوه هندک شتی روتینه یعنی بۆ نمونە گەشتیار دێ قەدەغەیە پاس بێتە ناو سنتەری شار یان ڕێخستنەوەی هەندێک بلۆک هەیە چوزانم ئەمانە پێویستی بە بڕیاری ئیداریە بله راستی اف خانت هاتینا نوجان کرن سرپرستیا شهروانی آکر بو و الوداوی به هماهنگیت گل رهبری شینوار بو اف خانت هاتینا نوجان کرن به شوازه که زانستینه هاتینا نوجان کرن لورا ما داخواست کری الوداوی کو جارکادی که السال 2017 امرا بینه به دکیومنت کرنا اوان خانه چونکی اف خانه سر رو خانه نه زوربای و خانه هاتینا رو خواندن و آینده جدا لوانه به بیت رو خواندن همی خانه چونکی نوجان کرن شوێنەواری ئاکرێ لە مەترسیدایە بله اف خانه کلتوری کتوت بینه نو که ام وکر و برای شینوارا ام ولتن آواکرنه نادینه کو بشوازه که چون تو بهت کارین خلق آوا بکت لورا ما پیوستی هيا کو هاریکاریه که حکومت هرم کردستان هبید پارک بهت ترخان کردن کو بشین ام وانا نوجان بکن اوجی بشوی که زانستی بهت نوجان کرد چون که دبیتا جهه که گلک گرنگ بو گشت کردن آبوری و هر وسایل گشت و گذاری بو دوره باشه من دبی بپرسم اما کوتوتا چوارچوی یونسکو یا خود تنیا دبی حکومت ایران یا حکومت عراق گرینگی و بایخ بمشون نه خیر نه ما داخواست کریه لی به مخابنی واره وکی من آماجا بکری که هندک خانی هاتی نشون کردن نه به شوازه که زانسته بینه و هندک گورانکاری سر وان بینا سازی هاتی کردن لور اما داخواست کریه الوداوی بری چنده که بخوش حالی و وزارت شهروانی وزیر شهروانی او را گرتیا کو بهتا الا بهتا نجر کنن بجیر سرپرشتی و بسپورن شارزال بار شینوارا لور هم داخواست دکن هر وکی ما آماجش بکری کو الآینده بهنه نوجان کنن به شوازه که زانستیانه ما پروژه که زوری گرنگ دای قائم مقامی آکری و مدابو وزارت شهروانی بو پلان 10 سالت بهتن کو افخانیه بهنه نوجان کنن چونکی اف خلقیت دا روش بروش یه الوان خاریان درد که بی اگر چولبونا وان خانه که دبیت تکدان شوازه بنا سازی و یک کلتوری و همان دمداجی جه خلق کی نما کو یا و حوانده به خود دا بجد لورا ام داخواست دکن کو اگر السرطای که چند دست بگه که حکومت هاری کار بید کو پارچه زبیان بو وی خلک ترخان بکد کو بشین وان خانه چول بکن پشتینگی بیت استملاک کرن بو ره و بریا شینوار ما دام بکارین جارکادی به شوازه که زانسیب نوجم بکنو ببیت اگر جارکادی و حواندنا وی خلک و هر وسا بوجاندنا کرت آبوری الودوره تاکە شوێنی ئاوەدانی و خزمەتگوزاری لە ناو جەرگەی شوێنەواری ئاکرێ ئەم قشلەیە کە تەمەنی چەندین ساڵە بەڵام بەهۆی پشتگوێ خستنی
ئەم ناوچەیە لەلایەن ئیدارەی شارەوانی و شوێنەواری ئاکرێ وەکو دەبینین شوێنەکە چۆڵ کراوە بەشی زۆری دانیشتوانی ئەو گەڕەکە شوێنەوارەی ئاکرێ گلەیی لە ئیدارەی ئەم پارێزگایە ئەم قەزایە دەکەن دەڵێن خزمەت گوزاریەکان بە تەواوەتی ینی فەرمانگە خزمەت گوزاریەکان بە تەواوەتی لە ناوچەکەیان نەماوە ئەمەش هۆکاری سەرەکی نەمانی کار و کەسابەتیە هەم لە قەیسەری ناوبازار هەم لە نێو شوێنی نیشتەجێبوونی بەرزاییەکانی ئاکرێکە بەم شێوەیە بەردەوام بێت ئەم ناوچەیە بە تەواوەتی چۆڵ دەکرێ و بەرەو داڕمان دەچێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.